هەموو ڕۆژێ هەر یادگاری خۆشی هەیە بێگومان بەڵام کاتێک ئاچمە دەرەوانێ کە کەمێ جێ هێڵمویەمەوە کە لە باوشمەکات و بۆنمەکە ئەوە سۆزە خۆش بێگومان دڵم خۆشە لەبەرەوەی پشیلەکان ماهاتۆتە ڕیزی یەکەمەکان کە خەڵکە توانێت بڕیار بیا کە جوانترینە یاخودنا. پێ دوایە پشیلەکەی تۆم ڕۆ بێتە شازوان؟ ئینشەڵڵا. تایبەتمەندیانی تێدایە؟ بێگومان. ئەوەی چەندێکام پشیلە بەخێو دەکەیت؟ تەمەنی 2 مانگ بوو کە هێنامە لای خۆم یانی 7 مانگە کە بەخێوی یەکەم. ناوی چییە پشیلەکەت؟ مەلیس. پێشتر بەشداریان فیستیڤالات کردووە؟ نا یەکەم جارە. چی یادگارێکی خۆش لەگەڵ پشیلەکەتا هەیە؟ هەموو ڕۆژێ هەر یادگاری خۆشی هەیە بێگومان بەڵام کاتێک ئاچمە دەرەوانێ کە کەمێ جێ هێڵمویەمەوە کە لە باوشمەکات و بۆنمەکە ئەوە سۆزە خۆش بێگومان. دایک و باوکت پشیلەکان خۆش دەوێت؟ سەرتا سۆریان ڕق لێی بوو حەزیان ناکە ڕای بگرم بەڵام ئێستا زۆریان خۆشەوێت. لە ماڵەوە بەچی بانگی دەکەن؟ هەر ئەڵەم کچەکەم من وە بانگەکەم. ئەی دایک و باوکی بەچی بانگەکەن؟ وەڵا هەر جاری و شتێک. لە قسەی ئێوە تێدەگات؟ بەڵێ بێگومان لێو تێگات یعنی وەکو ئاشەڵەکانی کە نییە وەکو مناڵێکە.